ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەرەوەی کە چەندە گرنگە ئێمە بە بازارکردن بۆ بەرهەمی خۆمان بکەین. جا لەسەر ئاسی وڵاتان بەڕاستی کە وەفد و میوانەکان دەڕۆن، ینی ئەم نەریتی دیاری بەخشینە ئی سەرۆکایەتی کۆماری وڵاتان نەریتێکی زۆر ئاساییە. نەمێ شتێکتان بۆ باسکەم، شتێکتان بۆ بکەرمەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند هەفتەیەک لەمەوبەر وەفدێکی پەرلەمانی بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چوونە تورکیا. وەفدەکە لە نوێنەرایەتی هەموو کوتلەکانی تێدا بوو، چوونە تورکیا، چەند ڕۆژێک لە تورکیا مانەوە، سەر کۆماریە وڵاتیان بینی، بەڕێز ڕەجەب تەیب ئەردوغانیان بینی، کۆبوونەوە لەگەڵیدا. ئەنی بەپێی زانیاریەکانی من وەفدەکە دوای چەند کۆبوونەوەیەکوانە لێکی لە کۆبوونەوەکان کە تەواو دەبن لە دوایەوەی کە لە دەرگایەنە دەرەوە کەسێک وەستاوە بە قات و بۆین باخێکی جوان و ڕاقیەوە لە سەرۆکایەتی کۆماری تورکیا، دەڵێ ئێوە میوانی سەرۆکۆمارن، یەکی زەرفێکیان پێدەدا، دەڵێ ئێمە دیاری سەرۆکۆمارە بۆ ئێوە. ئەندامانی پەرلەمانی عێراق دواوی کە زەرفەکەت دەکەنەوە یەکی بۆین باخێکی تێدا. جا بەپێی زانیاریەکانی من وەفدەکە ینی سڵفە ئەو نوێنەرەی کە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ڕۆیشتۆ بۆین باخەکەی سەوزیش دەرەچێت. دیارە ئەوان پانخەزم کاریان نەکردووە، بەڵام خۆچانسی بۆین باخەکەی ئەو سەوزیش دەرەچێت. ینی ئەمەم بۆ ئەوە گێڕایەوە بۆی کە بزانن ئەم نەریتە هەر هەیە، ینی سەرۆکی وڵاتان دیاری دەبەخشن بۆ میوانانەی کە دەست ناوێ. سەرۆکی وڵاتی ئێمە، سەرۆکی سەرۆکۆماری عێراق دیارێکی زۆر جوانتر لەو دیاریانەی بەخشیوە کە بەرهەمی خۆماڵی جوتیارانی خۆمانە. گفتوگۆی ئەم پرس و باس و بابەتاکەین کەمێک لەسەر کوالەتی بەرەمە ناوخۆیی و خۆماڵەکانی خۆمان قسە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک لەشکر حەمید پسپۆڕی خۆراک. کاک لەشکر سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ سەرچاو. تۆ زۆر لەسەر کوالەتی بەرەمە ناوخۆیەکان خۆماڵیەکان قسە دەکەی، زۆر بە خەمی ئەم بەرهەمانەوەی کە بەرهەمی باش بن، خراپ نەبن و دەزانم وەکو کوردێکیش دڵخۆشی بەوەی کە بە بازارکردن بۆ بەرەمی ناوخۆی جوتیاران بکرێت. چۆن دەڕوانی تاڵوێستەکەی سەرۆکۆمار؟ دەستخۆش بێ کاک ڕانکۆ، من دوێنێ بابەتێکش مەسەرەوە بڵاو کردەوە. دیارە بەداخەوە لە عێراقا ژینگەیەک دروست بووە کە هەدیار بۆ تێگەشتون کە تەقەمەنی و چەک و دەماچە ئەوانە بێت. من لێرە دەستخۆشی لە سەرۆکۆمارەکەم کە سەرۆکۆمارێکی کوردە و دیارەیەکی کوردی بەخشیوە میوانەکانی کە مۆرکی کوردایەتی پێ هەم پشگیری بەرهەمی خۆماڵیە، هەم مۆرکی کوردی پێوە دیارە، هەم لە یەکی لە ناوچەکانی هەرێمی کوردستانە کە تەسحێ لە پێناو کوردایەتێکە ئەو بەرهەمی شاری هەڵەبجەیەکە لە کارگەکانە کە من دوێنێش ئاماژەم پێکرد ئەو کارگەی کە بەڕێز سەرۆکۆمار ڕوبەهنارەکە و هەم زەیتەکە کە دایەتی بە دیاری بە میوانەکانی من لە 2 ساڵی ڕابردوو چەند جار پشکنی بۆ کردوێک کە لە باشترین بەرهەمەکان لە ڕووی بەهای خۆراکی و لە ڕووی تەندروستیەوە. بۆیە من لەو ڕۆ دەستخۆشی لەکەم یەکەم میوانەکانی چەکی ناونێک کە خەڵکی پێبکوژن و کارساتی پێبنێنەوە، دومیشیان بەرهەمێکی تەندروستی یاونێک کە ئەو بەرهەمە تەندروستە بەکاربێنن، هەم بۆ ئەوەی کە فێریشیان کە بەرهەمی خۆماڵی کە لە کوردستانە هەیە و بەرهەمێکی تەندروستە میوانەکانی جارێکتر وا بکەن ئەم جارە سەرۆکۆمار بەهەدیاونێت، جاری دادخۆیان لە ڕێی داواکردن و لە ڕێی کڕینەوە بەرهەمەکە بکڕن. بە پێی دواچوونەکانی من کە بە دەقی نازانم نزیکی سەرۆکاتی کۆمار بڕێکی باش لەو بەرهەمانەی کە لەو کارگەیە کڕیوە کەمە جێگەی دەستخۆشیە. من داواکارم هەموو ئەو بەرپرسە کوردانەی کە لە بەخانیان لە هەرێمی کوردستانیش تەنانەت سەرۆکاتی حکوومەت، سەرۆکاتی پەرلەمان، وەزیرە بەڕێزەکان کە میوانێکانێت بۆ لایەن ئەگە هەرێکی بتوانن بەرهەمی کارگەیەکی ناوخۆی هەرێمی کوردستان پاڵپشکن، هەم بیان بە هەدیە بە میوانەکانیشان، هەم پاڵپشتێکی باششە بۆ بەرهەمی خۆماڵی کە ئەمەواکە هەم خەڵکی خۆمان دڵی بە بەرهەمەکان خۆش بێت، هەم بە بازارکردنیش و بەرهەمی ناوخۆی. جا پۆل بریمەر حاکمی مەدەنی عێراق لە بیرۆوەریەکانە دەگەڕێتەوە ساڵەکەم لە عێراق ئەنی زۆر باسیەوە دەکات، دەڵێ زۆر جار کە مامجەلالمان دەبینی و کاتە ماستی ناوچەی هەولێری بۆ دەناڵین یا ماستی کوردی جاو زۆر بەخۆشیەوە باسی دەکات، دەڵێ ماسێکی زۆر خۆش بۆ بە دیاریەوە. لەیەکێ بابەتەکانە خوێن و باسی ئەوەکە کە جۆرێ ماسی خوا لە خۆش مامجەلال یەکێک لە ماسەکانی جۆری ماسی تایبەتی مەڕی بۆ بردووە کە لە پارێزگای هەولێر بەوە بەناوبانگە زۆر ینی پێی شتێکی جیاواز بووە. هەر بەنسبەت بەرهەمی شیرەمەنیشەوە خۆشبەختانە سا لە هەرێمی کوردستان کاک ڕانکۆ بەرهەمی شیرەمەنی زۆر باشمان هەیە، ینی ئەو بەرهەمە شیرەمەنانی کە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت چ لە پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە، تەنانەت کەلار، هەولێر، ینی
من زۆربەی کارگە پێشکەوتەکانی وڵاتانی ئەوروپا و گەورەترین کارگەی شیرەمەنی کە لەسەر ئاسی عالەمی شاچوم سەردانم کردووە بڕواو کە لە ڕووی باهای خۆراکی و لە ڕووی کوالیتی و بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەرهەم دێنن ئەوانەی کە کێڵگەی گاودارین و شیری سروشتی بەرهەم دێنن زۆر لەوانە باشتر و تەندروست و سەلامەترە بۆیە لەم ڕۆوە ئێمە دەستخۆشیەکەین لەو هەنگاوەی هیوادارین هەموو بەرپرسەکانی تریش چ لە عێراق چ لە ناوخۆی هەرێمی کوردستان کە پۆستیان هەیە گرنگی بن بە ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت هەم نرخێکی زۆر گرانج ناکەوێت و لەسەر بودجەی دەوڵەتیش هەم پاڵپشتێکی باشە بۆ کەسانی کە بەروومی کشتتوکاڵیان بەرومێکی تەندروستیان پیشەسازیانەیە کە لە هەرێمی کوردستان بتوان ساقیکەن. کاک لەشکر تۆ و کارگە کوردیانی خۆمانە زۆر بینیوە هەم هی تەماتە هی شیرەمەنی هی بەروبوومەکانی تر وەکو ڕووبەهەنار و هەمووانی تریش ینی تەنە خاوەن کارگەکە قازانج ناکە مەسەڵەن کارگانی تۆ چووی چەند کرێکاری تێدا بەدڵنا ئێستا بۆ نمونە گەرباسی ئەو کارگەیەکەین کە ڕووبەهەنار و زەیتەکەی تایە بەلانێکەوە 40 بۆ 50 کەس ئەمە هەر لە کارگەکە ئەوانەی کە لە ناو کارگەکەی شەکەن بەڵام بێزگەلەوە چەندین فەلاح من خۆم ماڵی خەزوم باخی زەیتونیان هەبوو زەیتونەکەمانە بر بۆ کارگە لە ئێمان کرد بە زەیت و زەیتەکەیمانێنا ینی بۆ نمونە بەبەستم ئەوەیە چەندین کەسی تر لە دەروی کارگەکە کە تۆش بە فرسەتی زانی بڵێ مەبەستم چییە کاگەڕاکۆ بەسم ئەوەیە ینی چەندین کەس لە دەروی کارگەکە کە زەیتون ئەچێنن یانی پێشتر لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان زەیتون هیچ ڕواجێکی نەبوو ینی زەیتون نەبوو خەڵک لێشی ناکردەوە چکە شێوازی خۆشکردنوشتەکەشی نازانە بەڵام ئێستا خۆشبەختانە ئەم کارگایە و چەندی کارگەی تر وای کردووە کە دووتیارەکان زۆر گرنگی بە بەرهەمێنانی زەیتون بن و زەیتێکی باشیە بۆ لە 100 کیلۆ زەیتون ئەو زەیتونەی کە بۆ زەیتە بێ زیکی 14 بۆ 7 لیتر زەیتی هاتێک کە ئەمەش شتێکی زۆر باشە وەکو باسم کرد بێزگەلەوەی کە 30 کەس لە کارگەکە کارەکە بەدەیان جوتیار و فەلاح و فرۆشیار وانە سودمەند دەبن لە بەرهەمی کارگانە هەموو کارگەکان نەگەر و کارگەی و کارگانی کە لەپەرێم کوردستانان کاک لەشکر ینی بە فرسەت هێزام تۆ زۆر کار لەسەر بەرەمە خۆماڵەکان دەکەی لە نێو خەڵکدا جۆرێک لەوە دروست بووە بەرەمە خۆماڵەکانمان خەریکە دەشکێنرێن شوتیمان مەخۆن خراپە پڕە لە نیترات و بە کەڵک نایە و مەسەلەن تەمات و خەیاری کوردی پڕە لە دەرمان و پەتاتی کوردی و پیازی کوردی و ینی وای لێ هاتووە خەڵک خەریکە سڵەکاتەوە لە بەرەمە خۆماڵیەکانمان ینی حەز ناکەی جۆرێک لەوەی تر هەسەکی کە دەنگۆیە و دەستی وڵاتانی ترە دەیانێ بەرەڕاکۆمێ لە شاشە ڕنگینەی کورسات و یەکشت بڵێم ئەو بەرهەمانەی کە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت بە هەموو کەم و کوڕەکانەوە ڕاستە تێبینیمان لەسەر هەیە یان کەم و کوڕی هەیە لە هەنێ جۆری بەرهەمی خۆراکی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێنێت بەڵام بە هەموو کەم و کوڕەکانەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت بەراورد ناکرێت بە بەرهەمی هاوردە واتە لە ڕووی کوالیتی و لە ڕووی تەندروستیەوە هەر ئەوانەی ناوخۆی هەرێمی کوردستان باشترن بۆ نمونە ئێمە باسی ئەگەر شووتی بکەین بەدڵنیا ئەو شووتی کە یەتە هەرێمی کوردستانەوە من لە مای ڕابردووە بەداچوونم بۆ کردبوو چەند قات لە ئەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت نیتراتی تیا بووە و ڕێژەی جەمێرەوەکانمانەیە کە بۆرم کوشخاڵەکان بەکاردێنرێ من لە مانگی دوی ئەم ساڵە سێ جۆر بەرومی کوشتتوکاڵی ئەوانەی کە هاورداکرێت بردم لە تاقیکی بشکەوتو لە دەرەوڵات پشکنیم بۆ کرد خەیار و کولەکە و تەماتە بوو چەند قات دەقات ڕێژەی پێسیساید ژەمێرەکانی زیاتر بوو بۆیە ڕاستە کەمکوڕیمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بە هەموو کەمکوڕەکان شەوانەی ناوخۆ لە هەرێمی کوردستان باشترن کە لە هاورداکردن بەڵام پێویستە لە بەتایبەتی ئێمە لە چەند سێکتەرێکا کێشەمانەیەکە ڕانکۆ ئەوانەی کە سەوزەوات و شووتی و تەماتە و خەیار و ئەمانەیە ئەگەر بتوانێت حکومت چاودێریکی زیاتر بخات سەر براجوتیارەکان ڕێنمایی زیاتر بکرێن پسپۆڕانی کشتتوکاڵی زیاتر ڕێنمایان بن بۆ ئەوی کە بە شێوازی ستاندارد ئەو موادە کیمیانی کە بەکار دێنرێت بۆنە پێستیساید ڕێگە پێدراوە بەکاربێنێت بەڵام بە شێوازێکی ستاندارد بێت بەدڵنیایەوە کاتە ئەوانش بەرەو باشەڕۆن بەڵام ئەتوان بڵێم لە چەڕۆیەکەوە کاک ڕانکۆ ئێستا بۆنە لە بەرهەمی زەیتە لە ناوخۆی هەرێمی کوردستان چەندی کارگەی زەیتمانەیە کە فەحسم کردووە پشکنیم بۆ کردو کوالیتی زەیتەکەی زۆر باشە چ ئەوە زەیتی زەیتونیان گڵۆبۆڕشە کە هەمانە لە گڵۆبۆڕشەی ساخت دروست دەکرێت زەیتەکەی زۆر باشە لە بەرهەمی شیرەمەنیا زۆر باشین لە بەرهەمی هێلکەیە زۆر باشین لە مشکاتی دیاریکراوە هیچ کارگەی ناڵێن بەعام بڕواکی من خاوەنییان هەر نازانم چێن بەڵام دەڵین کوردیەکان من بەعام باسی واکەم ئەو کارگانەی کە خۆوە تا بەدڵنیای خۆشببختانە چەندین کارگەمانەیە کە بەشی خۆشیەی ژەگەن ینی ئەگەر بەرهەمیش هاوردە نەکرێت بەرهەمیان ئەوە زۆرە بەڵام پێویستی بە پلانی حکوومەتیش حکوومەت دەعمی ئەم کارگانە بکات چۆن ئەو بەرهەمانەی کاوردی هەرێمی کوردستانەکرێت باجێکی زیاتری بخرێتە سەر بۆی برا جوتیارەکان یانوانی کارگانیان بەروبی کوشکاڵەکان بەرهەم دێنن بتوانن منافەسەی بازاری پێ بکەن. کاک لەشکر هەندێک بەرەم بە خێرایی قسەیان لەسەر بکەین هێلکە ئێستا و هێلکەی کە خۆماڵیە لە داواجنەکانی خۆمانە خۆشببختانە ئێستا لە هەرێمی کوردستان هێلکەی خۆماڵیمانەیە زۆر باشە
هەم لە مودێکی کەم ئاگاتەسی بەکارهێنەر کە پلەی گەرمی خۆ دەزانی هێلکە تەمەنی 3 بۆ 4 هەفتەیە ئەگەر پلەی گەرمی گونجاو بێت ئەگەر لە وڵاتی ترەوە هاوردێکی کاتەکەی و ڕێگاکەی و گەرمەکەی کۆنتترۆل ناکرێت بە تەواتی و ناشزانیت چی بەرهەمێک درراوە بە مریشکەکە بەڵام خۆشبختانە ئێستا هەر لە پارێزگای سلێمانی چەند حەقلێکی بەرەمەانی هێلکەمانەیە کە کوالیتەکان زۆر باشە من خۆم یەکێکم لە بەکارهێنەرەکانی و سەردانیشم کردوون و بە مریشکیش هەر باماشەوە و مریشکێکە ناخوێنی کوردستانە بەس من یەک تێبینی لەسەر مریشکی ناخوێنی کوردستان کە کێشیان زیایە ئەیش ئەوەیە کە پلانێک دانانرێت ڕێژەی بەرهێمێنانی مریشک لە داواجینەکانە جاری وا لێک کات هەمووی پێگە بازار تەحملی ناکە ساحب داواجینەکە ناچارە مریشکەکە بێڵێتەوە کێشی زیاترەکە کێشی چەند بێ باشە خۆی باشتر وایە کێشی لە 2 کیلۆ بێ مریشک باشترە چونکە ڕێژی هەوڵاتی ساڵە 2 کیلۆیی هەر گۆشتی پیۆنی خۆی بەداخوا ئێمە وابیرەکەینەوە هەتا قەڵۆ بێ و چۆری زیاتر بێ خۆشتر ڕاستە لە ڕووی تام و چێژانە خۆشتر بێت لە ڕووی بای خۆراکی و تەندروستی و پرۆتینەوە کێشی لە 2 کیلۆ باشترە 2 کیلۆ بەڵێ خەڵکم ترەوە خوا وڵی ئەبێ ئەو ڕچکێ بشکێن یانی خەڵک زیاتر گرنگی بەلایەن تەندروستەکەی باوەک لەوەی تام و چێژەکە بێنە سەر بەرەمی شیرمەنەکان با بڵێن ماست و پەنیر و دۆ و کەرە و ئەوەی کە هەیە لە بازارەکانە لە بەرامبەر ئەوانەی خۆمانە بەرەمێکی زۆری وڵاتانیش دێتن ناوەوە ئەوانەی خۆمان چۆنە سەردانەکردن من حەزەکەم کاک ڕانکۆ جیازێکم لە نێوان قەیماقی خۆماڵی و قەیماقی هاوردە من لە ماوەی پێشەوە بەداچوونم کرد بۆ قەیماقی کێت هەرێمی کوردستانەوە هیچی لە بەرهەمی شیرەمەنی دروست ناکرا هەمووی لە بەرهەمی نەباتی دروستەکە لە ڕۆی نەباتی بوو کە چەورێکی تێرە ئەگە بڕێکی زۆری لێ بخۆی وەکارە بۆی کە لە بۆرەکانی خوێن نابنیشە و تووشی نەخۆشەکانی دڵ بکە یانەوە قەیماق نییە بەشێکی زۆری ئەوی کە هاوردا کرێ قەیماق نییە بە قەیماق ئەفرۆشێ بەڵام ئەوی ناوخۆ بە پێچەوانەوە قەیماقێکی 100 تروشتیە هاوڵاتیش ئەتوانێت زۆر بە ئاسایی تاقی کاتەوە ئەو قەیماقە بخاتە سەر ئاگرێک لە تاوەیەکە ئەگەر بوو بەڕۆن ئەوە بەدڵنیەوە قەیماق نییە ئەگەر شل بۆ وەکو شیری لێهات ئەو قەیماقێکی سروشتیە یعنی ئەوە تێسێکی زۆر بەستە هاوڵات تێسێکی یاسایی لە ماڵەوە لە ماڵەشەوە بیکا بۆ من بەرهەمە شیرەمەنەکان کاک ڕانکۆ بەنسبە شیرەوە ئێمە ئەو شیرێکە هەمانە لە هەرێمی کوردستان بەرهەمدێنێت کوالیتەکەی زۆر باشە تەمەنی کورتە بۆ نە 7 ڕۆژە 10 ڕۆژە ئەبێ لە بەشی خواردەوەی سەلاجە هەڵبگیرێ هەموو با خۆراکەی هەیە شێوازی بەرهەمێنانەکەی لە ڕێی بەستەرەوەی واتە پاستۆرۆزیشنە ڤیتامین و کانزاکانە نایامێنێتەوە بەڵام ئەوەی کە هاوردا ئەکرێ ستالیزیشن نەکرێت دەرەجەی حرارە گەێنتە 145 ڕاستە مادەی پارێزەری تێناکرێت بەڵام ئەو پلەگەرمی بەرزە وای لەکە با خۆراکەی لەدەستەیە تەمەنی درێژەکاتەوە 6 مانگەمێتەوە گەل لە پلەی گەرمی 25 داینێت بۆ ماوەی 6 مانگی بەکتریا و میکرۆب لەناگەشەی ناکە واتە ئەنتیبیاتیک و مادە سوودبەخشەکانی تیانێ بۆیە بەرهەمی ناوخۆیەکە باشتر لە ڕووی ماستەوە ئەو ماسەی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت ئەوە لە کارگەکان کە گاوداریانی و لە شیری فرێش دروستەکرێ زۆر تەندروست سەلامەتە لە بەرەوەی چەورێکی خۆیتیە بەڵام بەداخۆ لە بەرامبەرە ماستمان بۆ هاورداکرێت چەوری پاڵمی بۆ زیاکرێ واتە چەوری نەباتی زیاکرێ من حەزەکەم لە شارژە ڕەنگینەی بەڕستانەوە باوڵاتیان بڵێم ئەو ماسانەی کە لە بازاڕا هەیە کە هاوردا ئەکرێت ڕێژەی چەورەکەی لە سا 3.4 زیاتر بوو ماسی مانگا ئەڵێم ئەوە بەدڵنەوە ئەو چەوری ئاژەڵی نییە چەوری نەباتیە چونکە چەوری ئاژەڵی زۆر گرانە ئەگەر چەوری ئاژەڵی بۆ زیاکەن بێ بە لە سادە بۆ نرخ ناتوان لە بازاڕە بیفرۆشن کەواتە ینی تۆ لەگەڵەوەی خەڵکی ئێمە ئەگەر بە تەنگ سەحەتی خۆیەتی ماسی کوردی بخوا پەنیری کوردی بخوا کەری کوردی بخوا بەدڵنیاییەوە دۆی کوردی بخواتەوە بەدڵنیاییەوە لەگەڵ ئەوان هاوڵاتیان هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکان بن و لایەنە پەیوەنددارەکانیش حکوومەت تەندروستی زیاتر چاودێری بەرهەمی خۆماڵی بکەن ڕاست ئێستا چاودێریەکە بەڵام زیاتر چاودێریکەن بۆی زۆر شتێکا ڕانکۆپی و تەجروبەی کە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە من هەمە بانقەز نییە بۆنە بازرگانێک یان فەلاحێک مەبەستی ئەوە نییە کە خواردنێکی خراپ دەرخواردی هاوڵاتی و زۆر لەوانەیە بۆی نەبوونی شارزاییان ڕێنمایی هۆکار بێ بۆی کە ئەو حاڵەتە ڕووبە ڕێز کاک لەشکر حەمید سپۆری خۆراک سپاس دەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانە لەسەر بەروبوومە خۆماڵەکان خۆشەویستان بەنامی پرسی ڕۆژتان پێشکەشکراتا پێتان نەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ